ئامادە دەکەن بۆ ڕکابەریەک کە پێشبڕکێی پاسکیلە. لە شاری سلێمانی زیاتر لە 40 یاریزان بەشدار بوون لە شارە جیاجیەکانی کوردستان. سەرپەرشتیاری پاسکی سواری سلێمانی پێشبڕکێەکەی بەڕێوە دەبێت هەر لە سەر ئەرکی ئەوانیش ئەنجامدرا. وەکو بیرۆکەی ئەم چالاکیە من لەسەر ئەرکومادوبنی خۆم ئەم چالاکیم ڕێخستووە کە لە شاری سلێمانی ئەنجامە درێ. ئەم چالاکیەمان ڕێخستووە کە بانگێشی هاوڕێیانمان کردووە لە شاری هەولێر و لە کەرکووک و لە هەڵەبجەی شەهید و لە ڕانیە و لە هەموو شار و شارچەکانی هەرێمی کوردستانەوە ڕویان کردوتە ئەم وەرشە بۆ زیاتر ناساندن و ئاشناکردنی ئەم وەرشەیە بە خەڵکی. کوڕان و کچان لە بەردەم ڕێستۆرانتی داوا لە سەرچنار بەڕێکەوتن بۆ خاڵی کۆتایی کە دەواازەی سەرەتای تاسوجە بوو ماوەکەی 15 کیلۆمەتر بوو. لە ڕێگادا هەوڵی پێشبڕکێشی بەهێز دەدرا. سەر ئەنجام لەسەر ئاسی کوڕان محەممەد BMC یاریزانی کوردستانی ڕۆژهەڵات بەشداربووی پێشبڕکێەکە بوو توانی ببێتە یەکەم بە 22 دقیقە و 54 سانیە ماوەکەی بڕی. والله تشتێک زۆر خۆشە ئەو بوتڵای دروستکردنە لێرێ. ئەمن خەلکێ ماردینم خەلکە تورکیا ماردینم ئەمنژی نادیەم هەیە لە تورکیا یەکەمە لە تورکیا ئێستا بدلم هەیە لێرەژی نادیەک دروست بکەم دروستم کردی تقریبان ئێستا زۆر تشتێک خۆشە سلێمانیژی زۆر خۆشە یعنی ئەوە تقریبان 5 ساڵ نەهاتی بووم سلێمانی دوونی هاتم تشتێک یعنی وەکی شەهرێکی ئەوروپایی دیتم لێرە زۆر خۆش بوو. چانی یانی نەورۆز کە هەمیشە پاڵەوانن لە پایسکل سواری کوردستان و عێراق و وڵاتانی دەرەوە بەشداریان کرد. مەژدە محەممەد توانی پلەی یەکەم بۆ خۆی دەستەبەر بکات. لەم سیباقەیە توانیم پلەی یەکەم بەدەست بێنم وەکو نادی نەورۆز. ئێمە خۆمان سیباقمانەیە ئەم شانزەیە ئەم شانزەی مانگە ئەچین بۆ شاری هەولێر لێ بتوڵی یەکەم مەرحەلە دەست پێکات. کوڕان و کچان بە دڵخۆشیەوە بەشدار بوون لەم پێشبڕکێ ماوە درێژەی پایسکل سواری شاری سلێمانی. ئامانجیش لەکردنەوەی ئەم پێشبڕکێیە زیندووکردنەوەی جارێکی تر جەستەی پاسکی سوارانە کە ماوەیەکی دوور و درێژ لە ماڵەوە پاسکیلەکانیان داناوە بەهۆی نەبوونی کردنەوەی هیچ خۆل و پاڵەوانەتیەکەوە. ئەمەش وەک خۆیان دەڵێن بەهۆشی هێنانەوە. محەممەد حسێن گەلی کوردستان سلێمانی.